هەر مسلمانێکی بۆ بخوا سڵحاوی یەکتاپەرست، مسلمانێکی تەوبەکار ئەم چەند دوعایە بکات، خوای پەروەردگار هەم دنیای ئەداتێ و هەم قیامەتی ئەداتێ. واللهی هەر مسلمانێکی تەوبەکاری بۆ خوا سڵحاو لە دڵەوە ئەم چەند دوعایە بکات، خوای پەروەردگار ئەیکاتە خاوەنی ئەم دنیا، ئەیکاتە خاوەنی قیامەتیش. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کاتێ دوعات کرد، هەر کاتێ داوات کرد، داوای ئەم چوار شتە لە خوای پەروەردگار کە. اللهم اغفر لي، داوا بکە خوای پەروەردگار لێت خۆش بێت، لە تاوانەکانت ببورێت. داوا بکە خوای پەروەردگار ڕەحمت لێ بکە، بڵێ اللهم ارحمني، خوایە ڕەحمت پیاما بێتەوە، خوایە بەزەیت پیاما بێتەوە. اللهم عافيني، خوایە لەشم ساخ کە بۆ ئەوەی بتوانم عیبادەتی تۆی پێ بکەم. وارزقني، خوایە ڕزق و ڕۆزی حەڵاڵم بیتێ. فإن هؤلاء أم چوار دعاية تجمع لك دنياك وآخرتك.